nas bike. Xebat sala 1976 bûye navçe û piştî 2004 jî bûye qeza. Bajar bi sê navên cuda û di sê qonaxên cuda re derbas bûye bi navên Hencîrok, Xabat û pişt re jî bi Xebat hatiye nasîn. 35 kilometran dikeve Rojavayê Hewlêrê. Xebat dikeve serziyê mezin lewra wekû navçeyeke girînga çandinî û geştyariyê tê naskirin. Hejmara rûniştvanên wê nêzî 12,000 kesî ye. Xebat parêzgehên Duhok û Mûsil bi paytexta Herêma Kurdistanê Hewlêrê ve girê dide. Rûpîvana wê 1220 kilometrên çargoşe ye. Masî xwarina navdara navçeyê ye. وڵاتی من کوردستانە یەک کوردستان لە جیهانە وڵاتی من کوردستانە یەک کوردستان لە جیهانە بۆ نایبت بینم دڵم تۆی دەوێ بۆ نایبت بینم ڕەحم تۆی دەوێ بۆ نایبت بینم دڵم تۆی دەوێ بۆ نایبت بینم ڕەحم تۆی دەوێ دڵم هەوارگەی عاشقانە جێو مەنزڵگەی یارانە دڵم هەوارگەی عاشقانە جێو مەنزڵگەی یارانە بۆ نایبت بینم دڵم تۆی دەوێ بۆ نایبت بینم ڕەحم تۆی دەوێ. سڵاوتان لێبێ، من دلێر عەبدولقادر ئەم جارە لە شارە جوانەکەی خەبات بەرنامەی کاروانتان پێشکەش دەکەم، هیوادارم بینەرمان. کاکێ من تۆ وەکو بڵێن بەرپرسی ئیدارەی ئەم دەڤەرە دەڤەری خەبات، ناوی خەبات لە چیەوە هاتووە؟ خۆی ناوی خەبات بە بگەڕێنەوە سەر ئەوەی کاتکەی دیکە ناحیە و کەی ئیدارە و حکوومەتیان با بڵێن فەرمانگەی حکومی هاتە و سنوورە. کات خۆی خەڵکێک هەبوو لێرانە بۆ نمونە دانیشتووە گەڕەکی وەکو گەڕەکی هەنجیرۆکە و ناوانە. خەباتیش لای جەنابتانەوانی معلوم بێ دارستانێکی گەورەی هەیە کە عەرەبێکە پێ دەگوترێ غابات. پێم وایە بەڕاستی ئەو سەرچاوانێکە باسکرا ناوەکە لە غاباتەوە بەرەو خەبات ڕۆیشتە. خەڵکی ئێرانش بەڕاستی هەر لەوانەیە حەزی لەوە بێ لەو لە زمانی حکوومەتی کۆنەوە یعنی خەڵکی شۆڕش جێر بووە ناوی خەبات ناوێکی پیرۆز بۆ بەڕاستی لای ئێمە لای کورد بۆیە ئەو ناوە پێم وایە لەوەوە هاتووە. باشە لێرانە ئێوە وەکوو بەرپرسی ئیدارەی ئەم دەڤەرە تا چ ڕادەیەکەوە توانیتوانە بڵێن ئێتیمان بە گەنجەکانی ئێرە بدەن کەوا لە بڵێن گەنجەکان لە ڕووی ئەدەبیەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە لە ڕووی هونەریەوە پاڵ پشت و پشتگیریان بکەن. ئەوەی ڕاستی بخۆی حکوومەتی هەرێم وازەحە بەڕاستی گرنگجێکی باشی هەیە بۆ گەنج بە تایبەتی لە ڕووی هونەری وەرزشیەوە لە ڕووی ئەو سنتەری ڕۆشنبیریەکانەوە سنوورەکە خۆشبەختانە سنووری قەزای خەباتیش ئەم سنتەرە هەم لە مەرکەزی قەزا هەیە سنتەری ڕۆشنبیری لاوان دیاریگایەکان بەڕاستی کە لە ڕێگای هەندەگەڕی خراپ لە سنوورەکە کار دەکەن لە سنووری ناحیەکانیش ئەو سنتەرانە و یان ئەو شوێنانەمان هەیە کەوا خەڵک گەنجەکان بتوانن کاتی خۆیان یان خوان پێی دەوڵەمەند بکەن لە بوارەکانی وەرزش و ئەدەبی و مۆسیقا و هونەری و ئەو بابەتە. ئەم دەڤەر لە ڕووی گەشت و گوزاریەوە چۆنە مەستەن ئایا خەڵکەشی بڵێن دەوروبەری یان بڵێن لە خوار و عێراقیان لە شوێنێک کە دێن بۆ گەشتکردن ئەگەر دێن چۆن دێن چۆن ئێوە دەتوان یارمەتیان بدەن لە سوڕێکەوە ئەگەر نایەن لە بەرچی نایەن لە بەرچی خەڵک ڕوو لێرەن. ئەوی بەداخەوە بەڕاستی ئەو سنوورە
وەکو سنوورێکی هێڵێکی تەماسە لەگەر کاتی خۆی با بڵێن پێش ئازادکردنی عراق لەگەر سنووری حکومەتی بەعسەوە یان لەگەر حکومەتی ئەو کاتی مرکزیەوە بۆیە بەڕاستی کە شوێنێکی تەماس بووە دائیمەن ئەو گرنگجێ پێ نەدرایە بەڵام لە پلانی وەزارەتی شارەوانی پارێزگای هەولێر خۆی بەرنامەیەکی وا هەبوو بەڕاستی گرنگجێکی زۆر بەو سنوورە بدرێ بەڵام بەداخەوە پاش 2014 ئەو قەیرانی دارایی هات ئەگەنا لە پلانی هەر هەتاکو لە پلانی پارێزگای هەولێر وەزارەتی ئاوادانکردنەوە وەزارەتی گەشت و گوزار و شارەوانیش ئەو پلانە هەبوو کە بەڕاستی گرنگیشی باش بۆ سنوورە بدرێتن لە ڕووی گەشت و گوزاریەوە هەندێک پرۆژەی گەشت و گوزاری بێتە سنوورەکە هەندێک شتی بچوو کراوە بەڕاستی بەڵام جێگای تموحی ئێمە و پارێزگای هەولێر و خەڵکەکە نییە یعنی شەڕی داعش و کۆمەڵێک کێشەی تر بەڕاستی لەوانەیە نەتواندرا وەکو پێویست خزمەت بۆ سنوورە بگەین لەو 2 ساڵی ڕابردووە و پێشتریش کە باسی لە 2013 و 14 بکەین پرۆژەی باشی لەو سنوورەکرا هەم لە ڕووی ڕێگاوبانەوە هەم لە ڕووی فەرمانگەکانی حکوومەتەوە هەم لە ڕووی خزمەت گوزاریەوە بۆ دابینکردنی ئاو و کارەبا و بابەتەکانی تر یعنی گرنگجەکانیش بابوون چەند مەشروعێکی گرنگ لەسەر ئاستی کوردستان نەک لەسەر ئاسی پارێزگای هەولێرش کە لەو سنوورە بەڕاستی وڵەتی پێدراوە و کار دەکەن وەکو ئێسەما بۆ نمونە کۆمپانیەکە پاڵاوگە و ئەوەی خەزانی بەنزین و نەوت لەو سنوورەیە گەورەترین وێزگەی کارەبا لەو سنووری کە 300 خۆ لە 300 میگاوات کارەبا دەگری کە چەند مانگێکی تر دەکەوتە کار لەسەر بە تۆڕی نیشتمانیەوە دەبەسترێتەوە ئەو لەو سنوورێت چەند کارگەیەکی گەورە بەڕاستی وەکو کارگەی شیرینەمەنی و بابەتی تریش لەو سنوورانە بەڕاستی گەشەی پێدرایە و احتیمامە هەبووە کە ئەوەش لە ڕووی اقتصادیەکەوەش بەڕاستی خەڵکێکی ئیستفادەی لێ دەکە بە تایبەتی خەڵکی سنووری خەبات وەکو گەنجەکان کە پێش ئێستا جەناب ئاماژەت پێدا دەتوانن لە گەنجێکی زۆر ئەو سنوورە لەو کۆمپانیانە کار دەکەن و ڕۆژانە سوودمەند بووینە لەو بابەتە بڵێ قەزای خەبات چەند ناحیە لە خۆ دەگرێتەوە چەند گوند لێرانەیە چەند ئۆردوگار لێر دەگرێتەوە وەکو بڵێ چەند ناحیە لێرە دەگرێتەوە چەند ناحیە سەر بەو قەزایەدا خۆی قەزای خەبات مرکزی قەزا سێ ناحیەشی هەیە بە ناحیەکە بەناوەکانی ناحیەی دارە شەکرا ناحیەی کەورگۆسک ناحیە ڕزگاری لەو ناحیانش خۆی ئەو ناحیانە کاتی خۆی لە کۆمەلگای زۆرە ملێەوە بەڕاستی دروست بوو مەتابەتی ناحیەی کەورگۆسە کە کۆمەلگای کەورگۆسی کاتی خۆی هەبووە لەگەر کۆمەلگای تۆبزاوە کە مرکزی ناحیەیە سێ کۆمەلگای کەش هەیە لە سنوورەکە کۆمەلگای کانی قڕژارە کۆمەلگای جدیدە کۆمەلگای سێبیران پێم وایە ئەم دسترە سەردەمانێکی زۆرە دروستکراوە دەگەڕێتەوە بۆ کەی و ئەو دشت تا ئێستا کە ژۆکو خۆی ماوەتەوە دەتوانانی مەسەڵڕووکردنەوە لەسەر ئەم دسترە بدەی ئەم پردە زۆر لە مێژە من کە بە حکومیەوەکەوە لە تەمەنی خۆمە بینیومەوە لەوانەیە زۆر دەگەڕێتەوە بۆ چەندی ساڵ سەدان ساڵ تۆ ڕووکردنەوە لەسەر ئەو پردە بدەیتەوە بۆ سەردەمانێک دەگەڕێت خۆی ئەو پردە لە سەردەمی عوسمانیەکانەوە دروستکراوە بەڵێ پێش ساڵی 900ەکان ساڵی 1970ەوە دروستکراوە بەڵام پاشەوەی کە دیارە تەواو نەکراوە بەشێکی تەواو کراوە بەشەکەی تری لە سەردەمی دروستبوونی حکومەتی عراقەوە وەکو دەوڵەتی عراق لە ساڵانی 20ەوە لەلایەن ئینگلیزەکانەوە بەشەکەی تری تەواو کراوە هەر بۆکو خۆشی ماوە بەڵام ئێمە ساڵانە لە ڕێگای وەزارەتی ئاوادانکردنەوە بە ڕێبراتی ڕێگا ئاودانکردنەوە نۆژەنی دەکەینەوە هەندێک جار بەهۆی ئەوەی ئاستی ئاوەکە بەرز دەبێتەوە نۆژەنکردنەوەشی کسڵاح ئەم کتێبخانەیە تا چۆن توانیوێتی خوێنەر لە خۆی کۆ بکاتەوە لەم دەبەرە کتێبخانەی گشتی خەبات توانێت ڕۆڵشی بەرچاو ببینێت لە سنووری قەزای خەبات بە حکمی هەبوونی کتێبخانەی گشتی خەبات لە سنووری فراوانی وەکو قەزای خەبات نەبوونی شوێنێک وەکو کتێبخانە لە سنوورەکە بۆی بە پێویست زانرا کتێبخانەی گشتی خەبات یعنی ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لێرە یعنی توانێت کۆمەڵێک خوێنەر لە خۆی کۆ بکاتەوە بە حکمی هەبوونی مەسەڵەن پەیمانگای تەکنیکی پەیمانگای کشتتوکالی لە خەبات و هەبوونی قوتابخانەکان و هەبوونی خوێنەرێکی زۆر لەو دەوەرە وای کرد ینی بەڕێژەیەک ینی خەڵک لە خۆی کۆ بکاتەوە خەڵکەکی ینی ڕۆشنبیر خەڵکەکی مامۆستا خەڵکەکی مسەقف ینی پێم وایە ڕۆڵێکی باشی گێڕالێت
مێژووی دروستبوونی ئەو کتێبخانەی دەگەڕێتەوە بۆ کەی و کەی دروست بۆ چێ توانیوێتی لێرە نەڕۆڵەشی بەرچاو بینی بۆ ئەوەی زیاتر قوتابیەکان و مەسەن ئەو خەڵکانێکەوە زیاتر بڵێن حەزی خوێنەری کتێبیان هەیە لێرانە مێژووی ئەو کتێبخانە دەگەڕێتەوە بۆ کەی مێژوەکەی 10 ساڵ بەر لە ئێستا ینی بە حکمی هەبوونی سنوورێکی فراوە لە نەبوونی کتێبخانە لە سەردەمی وەزیری پێشووی حکوومەت یاریان فەلەکردین کاکەی ئەو کات توانرا کتێبخانەی گشتی خەبات وەکو بە پێویست زانرا 10 ساڵ بەر لە ئێستا کتێبخانەیە هەبی لێرە ڕۆڵێکی باش هەبووە مەسەن هەمانجی لەگەر پەروەردەی خەبات و هەمانجی لەگەر قوتابخانەکان یانی توانیان بە ڕێژەیەکی باش ینی خەڵک و خوێنێر کۆ بکاتەوە لێرە ئەم کتێبخانە لە ڕووی زمانێوانیەوە لە ڕووی زمانەوانیەوە بڵێن بۆ نمونە چەند بابەتێک لە خۆی دەگرێتەوە دەتوانانی باماژەی بەڵێ بەشەکان زۆر مثلەن بەشی مێژووە جۆگرافیە بەشی ئەدەبە چیرۆکە ڕۆمانە هەتا ئەو بەشێکی مەسەرەن بەشێکمان هەیە لێرە بەناوی بەشی منداڵانی شاویش یعنی باشە منداڵەکان دەتوان لێرە سوود لەو چیرۆک و ڕۆمانە کە هەیە لێرە سوودی لێ ببینن ئەم کتێبخانەیە تا چەند توانیوێتی یارمەتی قوتابیان و باخچەی ساوایان و بڵێن بکات بۆ نمونەتەوە باسی وت کردکەوە بڵێن چیرۆکی منداڵان و ئەوانەکەەوە بۆ زیاتر هاوکار و یارمەتی دەریان بن ساڵانە خولی نەخۆلی ڕۆشنبیری ساڵانە ینی لەگەر مامۆستاکان هەماهەنگیمان هەیە سەردانی قوتابخانەکان دەکەن کە لە خەباتن بە هاوکاری پەروەردەی خەبات یعنی توانیتمان سەرنجی قوتابی خوێندکارەکان ڕابچێشن بۆ ئێرە یعنی لەگەر مامۆستاکان سمینار هەیە لێرە کۆرمان کردیە بۆ ئەوەی هەز زیاتر ئاشنا کتێبەکان ببن یعنی جابووە لەگەر قوتابیەکان هەمانجی باشمان هەیە. وەکو هەموو دنیا بڵێن کوردستانیش تیمێکی هەیە تیمی غەواس و بڵێن بە تیمی ژێر ئاو ئەو تیمە سەرەتای دروستبوونی ئەو تیمە دەگەڕێتەوە بۆ کەی لە بڵێن وەکو بڵێنە شارۆچکەی خەبات تا چەند سوودتان لەو تیمە بینیوە و کارمەندەکانتان بڵێن ئەوانێکەوە لەو تیمە کار دەکەن تا چەند توانیتیان خەڵکێک بڵێن بۆ من خەڵکێک ڕزگار بکەن یان ئەوانەی ئەو کەسانێکەوە لەو زەی گەورە کە دەخینچێن ئێوە تا چۆن توانیتانە مەسەڵەن سوودمەند بن لەو تیمە بکە بتواننکەوە یعنی وەکو وڵاتانی دنیا وەکو وڵاتانی ئەوە لە کوردستان هەرچەندە زۆر لە مێژ نییە ئەو تیمە هەیە بەڵام ئێوەش تا چەند سوودمەند بوونێ لەو تیمە کە توانیوتانە هەرچی خۆتان جێبەجێ بەخێر بێ سەرچاو دەربارەی تیمی ژێر ئاوی بنکەی بەرگری شارستانی خەبات کە ئەو تیمەیە سەر بە بنکەی بەرگری شارستانی خەباتە و مەسەلەی غەواسیش مەسەلەی تیمی ژێر ئاو لە کوردستان مێژوەکی زۆر لە مێژی نییە وەکو دەوڵەتەکان دروستبوونی تیمی ژێر ئاو لە قەزای خەبات دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە زەی گەورە لەو سنوورە هەیە لەبەر پێویستی مرۆڤەکان لێرکانە کە گچکەبی گەورە بێ هەر کەسێک بکە لێرکانە تووشی ڕووداوی خنکان دەبیتن لەبەر ئەو هۆیە تیمی ژێر ئاو لێرکانە لە بنکەی بەرگری شارستانی خەبات لە سنووری قەزای خەبات دروست بووە ئەو کادیرانێکەوە لای تۆ مەزم بڕێن بۆ نمونونەکەەوە کاری ژێر ئاوی دەکەن وەکو لە غەواس ئەوانە وەکو بڵێن خولیان بیتە خولیان بە شێوەشی ئەکادمی بینیان خۆلیانشێوێکی ئەکادمی بینیوە ئەو کارمەندەکانە زۆربەی زۆری کارمەندەکان ئەوانە لە بەغدا لەو شوێنانە حکوومەتی عێراق مەسەلەی غەواسی ئەوانە زۆر لە مێژتر لێرکانە لە کوردستان ئەوان هەیە غەواس پشتیوانیانە لەوێن دەری دەوریان بینیوە لێرکوانش لە خەبات کارمەندەکان لێرکوانە حکمەر حازمەک و مامۆستاهک خول ئەوە دەکەنەوە لە سەر فەرمانی بەڕێوەبەراتی بەرگری شارستانی هەولێر و پۆلیسی گشتی و بنکەی قەندیل کرایتەوە بنکەی سۆران کرایتەوە بنکەی بارزان کرایتەوە تایبەت بە تیمی ژێر ئاو دێن لێرکوانە خول دەبینن
ئەو مامۆستایانە لێ بکانە وەکو پێویست وەکو پێویست مەسەن بڵێن ناو ناوچانێک کە تۆ باست کرد بڵێن بارزان و دۆکان و قەندیل و فلان و فلان ئەگەر حالەتەچی بڵێن ئەوها خنکان ڕووبدا ئێوە دەتوانن بچن هاوکار و یارمەتیان بنێ هەڵ بەس لە شوێن لە خەباتە گۆکار ئەمە ڕووداوەکانی خنکان لە سنووری قەزای خەبات یان لە سنووری پارێزگای هەولێر لە هەر شوێنەگەیان لە سنووری پارێزگای سلێمانی زاری وەها بۆ کارمەندەکان چوونە بەنداوی دوکان لەوێن دەرێ ڕووداوی خنکان هەبووە مێژووی دامەزراندنی ئەو تیمەوە دەگەڕێتەوە بۆ کەی ساڵێک مێژووی دامەزراندنی تیمی ژێر ئاو لە بنکەی بەرگری شارستانی خەبات بۆ ساڵی 2002 دەگەڕێتەوە کە یەکەم کارمەندمان بە ناوی حکمت دامەزرا لێربانە و هەروەها مەسلەی دامەزراندنی تیمی ژێر ئاوی خەبات یەکەم تیمە لە پارێزگای هەولێر و لە سنووری هەرێمی کوردستان لە یەکەم تیمە کە دامەزرا لە هەرێمی کوردستان. بەحکومی قەزای خەبات لێرەنە زەویەکی پانتایی هەیە کە خەڵکەی زۆر ڕووی لە کەرتی کوشت و کاڵ کردووە دەکرێت کاک زوهێر ڕوونکردنەوە پام دەتێ لە ڕووی کوشت و کاڵیەوە لە ناوچەیە. بەڵێ سەرەتا بەخێر بن سەرچاوان بەڕاستی قەزای خەبات فعلەن وەکو جەنابتان ئیشارەتان پێکرد یەک لەو قەزایانەیەکەوە زەویەکی کورت و کاڵی زۆری هەیە پانتایەکی زۆری هەیە بۆیە دەتوانین بڵێن بەروهەمێک و ئینتاجێکی ساڵانە زۆری هەیە بەڵام ناتوانین ئەمە جەخت بکەین برم هەموو ساڵی بەرهەمەکە وەکو یەکە لەبەر چەند هۆکارێکیان ئەوەیە زۆربەی زەویەکانی دێمیە واتە احتیمادی کولی لەسەر بارانە ئەو ساڵانێکەوە باران کەم دەبێ بوونمونە وەکو ئەو ساڵ ئەو زەویانەی کە بەرهەمەکانیان بە باران ئاو دەدرێت بەرهەمەکانیان کەمە مثلەن ئینتاجی گەنممان ئەو ساڵەکە لەگە سارانی ڕابردوودا زۆر کەمترە لەوەی کە نسبەتەن بە ساڵەکانین کە بەڵام لە ئەو زەویانەیەکەوە وەسائلی ئاودانیان هەیە مڕەشاتیان هەیە ئاو دەدرێن ئینتاجەکانیان ئینتاجی زۆر باشن ئینتاجی زۆر بە بڕشتن ئینتاجی زۆرن ئەمە لەلایەک تریش بخۆی طبیعەتی منطقەکە ئەو هەیە قسمێک لە زەویجارەکانی منطقەی خەباتۆکە ئەو گوندانەی مەثەڵەن چاروکە و کەوڕەبنە و کانی قڕژاڵی ئەوانە زەویەکانیان طبیعەتیان سەخەریە دائیمە عاردی سەخەریش وەکو ئینتاج لە ڕووی ئینتاجەوە بڕشتی کەمترە لەو زەویانەی کە سەخەری نین بەڵام خۆشبەختانە من دەرێم جوتیارانی ما لەو ناوچەیە لەو دەڤەرە لەو ساڵانی ڕابردوودا جیاوازێکی هێکجار زۆریان هەیە لەگە ساڵانی ڕابردوو بە حکمی ئەوەی لێرە وەکو دەوائری کشتتوکاڵی و مدیرەتی زراعە و پلانی خۆی هەیە و وەزارەتی کشتتوکاڵ پلانی خۆی هەیە و ساڵانە چەند دەورات بۆ جوتیاران دەکەنەوە و ئیزاحاتی حەقلیان هەیە لە قسمی ڕێنمایی کشتتوکاڵی وایان کردیە کە فەلاحەکە زیاتر ڕەوشەنبیر بێت زیاتر ئیحتیمام و پارە بە کشتتوکاڵ بدەن لە ڕووی ئەوە بتوانیت چ سنفە چ جۆرەی گەنمەک بچینێکەوە ئینتاجی زۆرە چنەوە مثلەن ئەوەی بەروبوومی هاوینانەکەوە ئینتاجی زۆربی یاخۆ مەقاومەی زۆری هەبی لەسەر نەخۆشی و حەشەرات و ئەو نەخۆشانێک کە تووشی دەبی جوتیارەکان ئێستا زیاتر پەرە بەو بوارە دەدەن ئەوش بە هەروەکو ئیشارەتم پێدا لە ڕێگای ئەو پیلانانەی کە وەزارەتی کشتتوکاڵ و بەڕێوەتی گشتی کشتتوکاڵ لەگە فەرع کشتتوکاڵەکان لە قزا و ناحیەکان دای دەرێن دەوراتیان لەو دەکەنەوە ڕێنمایی زیاتریان دەنێ ئێستا فەلاحیمە ڕەوشنتر بووینە لە جارە وەکو پێشترینە ئەوە یەک لە هۆکارەکانە کەوای کردیە ئینتاج لەگەر ساڵانە ڕابردوو زۆر فەرقی کردیە زۆر زیاتر بووە بە نسبەتی ئەو کێشە و گرفتانێکەوە لە جوتیاران بەرەنگاری ئەوە دەبێتەوە ئێوە دەتوانن چۆن چارەسەری ئەو کێشە و گرفتانە بکەن لەگەڵ جوتیارەکان حەقیقەتەن من ئیشارەتم بەوەدا کەەوە بەشێکی زۆر لە زەویەکانمان دێمیە بەڵام معنای ئەوە نیە ئەوە هەموو مەساحەکانمان هەموو ڕوبەرەکانمان دێمیبی چونکە فەلاحی شەستی بەوە کردیە کە ئێستا کە باران وەکو پێویست نایە ساڵانە بۆیە ئێستا خەڵکەی زۆر ڕوومان تێدەکان لە بۆ ئەوی کە بیری ئرتیوازی لێ بدا مەزدەری ئاو لە خۆی پێیا بکاتن فی سەبیل ئەوەی ئینتاجەکەی باشتر بی ئەوە یەک لە کێشەکانە
کێشەی تریشێ ڕوبەڕووی فەلاح دەبیتەوە مەثەن ئەوەی کە جناب شار کێشەی تەسمیمکردنی سایلۆ ساڵانە ئەمە ئەو کێشەمان لۆ دروست دەبی ئەویش زیاتر لەبەر ئەوەی سایلۆ سەر بە وەزارەتی تیجاری عێراقیە حکومەتی عێراقی وەکو پێویست لەگەڵمان هاوکار نییە مەثەن لە بۆ نمونە ئەو ساڵەکە حکومەتی عێراقی 123 بەرهەم لە جوتیار وەردەگری 123 معنای چیە معنی ئەگە هەر جوتیارێک 100 تەن گەنمی بێ لە بۆ نمونە 100 تەن گەنمی بێ 23 تەنی لێ وەردەگری ئەمەیان خۆی لە خۆیدا یەک لە کێشەکانە یەک لە کێشەکانەکەەوە فەلاح ئەگەر ئینتاجەکەیت کە چی دەکات ئیما دەبی بە هەرزان فرۆشی بکات لە دەرێ ئیما دەبی بمینێتەوە الحاصل ئەوە کێشەکە گرفتەکە لە بۆ جوتیار دروست دەبی کێشەی دومان لەگەڵ سایلۆ دەگەڕێتەوە لە بۆ ساڵەکانی پێشی ئێستا 2014 15 16 تاکو ئێستاکە لا یزال ئەو پارەیکەوە جوتیاری مالەکەن حکومەتی عێراقی نەیدایە چەندین جوتیار هەیە کە ئەو پارەی ئەو ساڵانەی ماوە مەثەن لە بۆ نمونەک لە بۆ بینم پارەی ساری 2016 حکومەتی عێراقی 138 وەکو وەجبە دابەشی کرد وەجبەی یەکەم 138 دا جوتیار وەجبەی دووەم 112 دا جوتیار یعنی کۆی گشتی ئەو پارێکەوە هەر جوتیارێک لەکەن حکومەتی عێراقی 150 دایتی 150ەکەی تا ئێستاکە ماوە بۆ نمونە ئەو ناوچەیەکەوە زێشی گەورەی هەیە لە ڕووی سامانی ماسیەوە خەڵکەکەی مەسەن ڕاوچین و ڕای ماسی دەکەن بۆ ئێوە وەکو بڵێن بەڕێوەبەرایەتی کوشتتوکاڵێرە تا چۆن توانێتیانە یارمەتی ئەوانە بدەنکەوەیان یارمەتیان بدەن یان ڕێگریان لێ بکەنی ئایا بەرهەمی ماسی لەو ناوچەیە چۆنە تا چڕدێک پێمە خۆشییان لەو ڕای بەداخۆم دەمێت لەگەتان زۆر سەری هەڵ ڕازگۆ بن نەمانتوانە وەکو پێویست ئیسیفادە لە ئاوی ئەو زێ بکەین چ لە بواری کشتتوکال نەمانتوانێت ئیسیفادە لێ بکەین چ لە بواری ماسیش نەمانتوانێت ئیسیفادە بکەین ڕەنگە خەڵکەک هەیە ئیسیفادە لێ دەکاتن لە خۆی ڕاوە ماسی دەکاتن بە تەریقەی یعنی وەکو بڵێ غێر ڕسمی دەچن ڕاو دەکەن و ماسی لە خۆیان دەگرن و ئەوە دەکەن بەڵام وەکو مەشروعی استراتیژی مەشروعی حکومی سەر بە وەزارەتی کشتتوکاڵبی توانی بمان ئەو زێ بەکاربینین لە بۆ بەرهەمێنانی سامانی ماسی وەڵاهی وەکو پێویست نەمانتوانی بکاربێنین
لە تەشیەی قادری و ریانی لە خزمەت ئێوەی بەڕێز و ئەو میوانە بەڕێزانە بووین کە ئەمە فەرعێکە بەڵێ فەرعێکە لەوەی لە تەچەی وریانی پێمان خۆشە هەندێک پرسیار ئاڕاستەی جەنابتان بکەین سەبارەت بە ئەو تەچەیەکەوە لە قەزای خەبات ئەم تەچەیە دەگەڕێتەوە بۆ کەینێ و لەکەیەوە لێرە ئەو دەروێشانە لێران دەست بەکاربوون و ذکر دەکەن لێرە تقریبا ئێمە لە ساڵی هەفتاوە ئەمە تەچیەمان هەیە لە خەبات لەلایەن بابە شێخ عەبدولعەزیز ئەو کاتی بابە شێخ عەبدولعەزیز شێخی تەریقەت بووە خەلیفەی هەبوو لێرە کە حاجی خدر بەڵام ئێستا کە شێخی حازرمان بابە شێخ وریا شێخ سەعید بەرزنجی ئەو خەلیفە سەنگەری لێرە دانایە لەو تەچەی ئەو سەرپەرشتی ئەو تەچەی دەکاتن و لە هەفتایەکانەوە ئەمە تەچێمان هەیە لێرە لە خەبات بەردەوامین نزیکەی 50 ساڵ ئەو تەچێ هەیە لۆ زیاتر لەو دەورانە کەمترە بەڵێ مامۆستا گیان زیاتر ئەو تەچەیە مەسەڵەن ڕۆژانە ئێوە کۆ دەبنەوە لێرانەیان کاتتان بۆ دیاری کردێ وەکو بڵێن بڕین ڕۆژ لە هەفتەی 3 ڕۆژ 2 ڕۆژ چەند لێرە دەبنەوەیەوە وەکو ڕۆژانە هەموو ڕۆژ کۆ دەبینەوە بەڵام زیکرمانی شەیە لەو تەچیانە لە تەچەکانی خۆمان شەوانی دووشەم و شەوانی پێنجشەم زیکری خوای تەبارەک و تەعالە لێ دەکەین و دەرسیشمان هەیە قورئانێ بە فەقیان دەلێن لە تەچەکانمان ئەو تەچێش سربەت ئەوە تەچێش فەرعیە بەڵێ سەر بە تەچەی ڕئیسیە کەوا ئەویش یەکەشان لە ئاکرەیە تەچەی شێخ عەبدولعەزیزی گەیلانی و تەچەی شێخ ئیسماعیلی ولانی لە ڕوویەی و چێ سەرپەرشتی دەکا بابە شێخ وریا ئەو سەرپەرشتی هەموو تەچەکان دەکا و لە گوندەکان و ناحیەکانیش تەچێمان زۆرە و لە مووسڵ تەچێمان هەیە لە ئیران مەحسوب و دەروێشمان هەیە حتا لە پاکستان هەیتمان حتا لە زۆر جێگان ئێمە حتا لە بەحرکەی لە هەولێر تەچێمان هەیە و مرید و مەحسوبمان لە هەموو جێیەکی هەیە مامۆستا زیاتر ئێوە لەو کاتانێکەوە کۆ دەبنەوە بۆ نمونە دووشەمان و پێنجشەمان چ زۆرە زیکرێک دەکەن زیکری لا ئیلاهە ئیلەڵڵا دەکەین زیکری ئەڵڵا دەکەین ئەو زیکرانە دەکەین و هەروەها سرودی دینیشمان هەیە بەسەر پێغەمبەری صلی الله علیه وسلم بەسەر مەشایخ و ئەولیاکان بە دەفەی لێ دەدەین ئەو شتێکی جوانە و شەرعیە مامۆستا زۆر لە کۆڕ و بڵێن ئەوکان سیمینارەکان جێمنی بۆوانەکەوە لەسەر بابەتی کۆبوونەوەی بڵێن دەفلێدان و مەولود خینەوە هەندێک کەسەوە ئەو شتانە بە بیدعا ناو دەبن ئایا بەوەکو ڕێی جەنابەت نەخێر ئەو شتانەی کە ئێمە دەیکەین لە ناو کە زیکری خوای تەبارەک و تەعالە زیکر بە هیچ شێوەتەشی بیدعا نییە چونکە خوا لە قورئانێ دەفەرمی یا ئەیها الذین آمنوا اذكروا الله ذكرا كثيرا ئەی ئیماندارەکان ئێوە زۆر زیکری خوای تەبارەک و تەعالە بکەن ئەو زیکرەش چ بە پێوە بی چ بە دانیشتن بی بە هەر شێوەتەشی بی دروستە خوا لە قورئانێ دەفەرمی الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم صفاتی پیا و باشەکان زیکری خوای دەکەن بە پێوە بە دانیشتن لەسەر تەنیشت و دەربارەی دەفەرێدرایە کاتی خۆی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شاری مەکەی مکەڕەمە هیجرەتیان کرد هاتن بەرەو شاری مەدینەی منەوەرە خەڵکی مەدینەی استقبالیان کرد بە دەفایان لێدا و گوتیان طلع البدر علينا من ثنيات الوداع والسرود گوتنیش پێغەمبەر صلی الله عليه وسلم پیاوی زۆر هەبووە لەگەلی کە سرودیان گوتی یەک لەوانە حەسانی کوڕی ثابت شاعری پێغەمبەری بووە صلی الله عليه وسلم رحمن أبو مان رحمن أبو مان بشوا وسروري بشوا وسروري إيمان أبو مان إيمان أبو مان سيدة وانصار ورا خاون عوزي كوثرة شافع روجي محشرة بۆ سەرخاچی
کاگازات تۆ وەرزش لە شارۆچکەی خەبات چۆن هەڵدەسەنجێنی؟ وەرزش لە قەزای خەبات پێشکەوتنەکی بەرچاوی بینیوە لەگەڵ ساڵانی ڕابردوو ئێمە لە قەزای خەبات بگرە نەک جگە لە تایبەت بە وەرزشێک لە چەندین جۆرەکانی وەرزش ئاستی بەرچاو بەدەستداتەوە لە قەزای خەبات بگرە لە تایکاندۆ بگرە لە مەلا بگرە لە لەشجوانی ینی هەتا بڵێن ئاستی عێراق پاڵەوانێتی عێراقش بەدەستاتەوە و ساڵ بە ساڵ زیاتر وەرزش بەرەو پێش دەچی وە گەنجان و لاوان بەلێشا و ڕوو لە وەرزش دەکەن لە قەزای خەبات ئەمەش خۆ لە خۆیدا سەرکەوتنەکە کە کۆمەلگا زیاتر بەرەو تەندروستێکی زیاتر بڕوات و زیاتر تەندروست بێ پێشکەوتتر بێتن. کاگازە دەمێ وەکو زانیاریمان هەیە جەنابەت لە بواری لەشجوانیە وەکو بڵێن مامۆستا و ڕاهێنەری لەو شارۆچکەیە وە زانیاریشمان پێگەیشتووە و ئەوەی زانیمانە تۆ ئاستێکی بەرز و پلێکی نایە بەدەستێنەوە ئەتوانی بۆمان ڕووکردنەوە بدەی ئەوە چۆن بۆ؟ بڵێ سپاس بەخوا من جگە لە بڕوانامەی پاڵەوانتەکان بڕوانامەی ڕاهێنەرێتی ئەیوبی و سیم هەیە و بگرە لە بڕوانامەی پاڵەوانتەکان من دواییم پاڵەوانێتی کوردستان بوو لەسەر ئاستی خۆم پلەی یەکەم بەدەستێنا و پاشان هەموو یەکەمەکان پێکەوە پاڵەوانتیان ئەنجام داوە و لەخوا بزات بێ توانین ببمە پاڵەوانەکان یەکەمی سەر هەموو یەکەمەکانی کوردستان بەدەستێنا. باشە کاگەزە تۆ توانی وتە لێرە لە شارۆچکەی خەبات یاریزانی باش پێ بگەینی لەو بوارەی برین لەو بواری خۆتە لەشجوانیە کەوا بتوانن ئەوان بین ڕۆژێک لە ڕۆژان وەکو تۆها ئەو منافەسەیە بکەن کەوا وەکو بڵێن پلەی نایە بەدەست بێنن وەکو کە جەنابەت بەدەستێنەوە کە دەیتە ناو دنیای وەرزش تەنها دروستکردنی پاڵەوان نییە سوپاس بخوا کۆمەڵێک پاڵەوانم بۆ سەر ستێژش ئامادە کردو بۆ پاڵەوانێتیش توانیمە بیبەم ئەو مەدالیاشم پێی وەرگرتووە کە خۆم ئامادەم کردوم بردووتمە ئاستی پاڵەوانێتی و جگە لەوەی کە من یاریزان ئامادە دەکەم چەندین یاریزان هەیە دابەزاندنی کەش پێ دەکەم و چەندین یاریزانیشم هەیە چارەسەری سروشتیان بۆ دەکەم دواتە لێرانە تەنها خۆی لە وەرزشێک نابین تۆ لەم هۆڵەدا کۆمەڵێک سوودی تایبەتیە بۆ نمونە دابەزاندنی کێشە بۆ نمونە زیادکردنی کێشە بۆ نمونە پاڵەوان دروستکردنە بۆ پاڵەوانیەتی بۆ نمونە چارەسەری سروشتی ئەمانە خۆی لە خۆیدا هەمووی لە ناو هۆڵ یەکدری دەگرێت. کار و بەرنامەی تۆ چییە بەسەن لە جوانی لەو بواری خۆتە لە وەرزشی لە جوانیە تۆ پلانت چییە بۆ داهاتوت؟ من لە دنیا وەرزش خەونی هەرە زۆری گەورەم ینی ئەوەیە کە بتوانم بەشداری لە پاڵەوانەتەکانی دەرەوە بکەم و بتوانم کە نیشانی جیهانیش بدەم کە بەڵێ کوردستانیش پاڵەوان و لەشجوانی هەیە و هەروەها پاڵەوانیەتی ئێستا کە خۆمی بۆ ئامادە دەکەم پاڵەوانێتێکی جیهانیە لەسەر ئاستی جیهان لە وڵاتی دەنیمارک دەکرێتن کە تێدا چەندین یاریزان لە گشت وڵاتەکان تێدا بەشداری دەبن و منیش ئینشاءڵڵا یەکێک دەبم لەو بەشداربووانە کە لەم پاڵەوانێتی ئەنجام بدەم طبعاً ئەم پاڵەوانێتی پڕۆکارتی تێدایە واتە کە وەکو چۆن لە کوردستان ئەگەر بێت و من کە یەکەم یەکەمەکانم هێنا ئەلەوێگەر یەکەم یەکەمەکان بێنم پڕۆکارتێکم پێ دەدرێت ئەو پڕۆکارتە کارتی معتەرفیە کە تۆ لە مەودوا دەبێت پاڵەوانێکی معتەرف کە دەتوانێت بەشداری پاڵەوانە هەرە بەرزەکانی جیهان بکەیت. باش ئەو پاڵەوانێتی تۆ باش دەکەی کە لە وڵاتی دانیمارک بڕۆچێت تەنها بۆ ئەوروپیەکانە یان بۆ هەموو تەواوی جیهانە بۆ تەواوی جیهانە لە هەموو جیهان تێدا بەشداری دەکەن جا لە هەر وڵاتێک بڵێن یاریزانێک تا دوو یاریزان بەشداری دەکات بەڵام بە شێوەیەکی گشتن لە هەموو وڵاتەکان تێدا بەشداری دەبێت. مێژووی ئەو پەیمانگایە دەگەڕێتەوە بۆ کەی و کەی دامەزراوە وە خۆی لە چەند بەش دەگرێت؟ ئەم پەیمانگەیە لە ساڵی 2009 دامەزراوە لە سەرەتا کە دامەزراوە بە ناوی پەیمانگەی تەکنیکی کشتتوکاڵی خەبات دامەزراوە لە 2016 دوو بەشی تری بۆ زیادکرا بەشی ئایتی سیستەمی کۆمپیوتەر و هەروە بەشی کارژێری یاسا لەبەرەوەی ناوچەکە قوتابیان و خەڵکی ناوچەکە سوودی لێ وەربگرن. بەشە کشتتوکاڵیەکان سێ بەسی پسپۆرن پسپۆریەکانی وردن بەشی ڕزگەری بەشی پاراستنی ڕۆک بەشی بەروبووم چێلگە ئەم سێ بەشە بەردەوام بوو تا 2016 لەبەرەوەی دواتر لەبەر گیر و گرفت و قوتابی کەمتر ڕووی لە بەشە کشتتوکاڵیەکان دەکات یەکێک لە بەشەکانمان داخست
دوو بەشەکەی تر 2016 کردمانەوە ئێستاش پرۆژەمان پێشکەش کردووە کەوا کۆلیژی کشتتوکاڵی بەسەر بە زانکۆی پۆلی تەکنیکی بکەینەوە و مامەلەکەش لە وەزارەتە. مامۆستا ژیان بۆ نمونەکەەوە ئەو کۆلیژە دەڵێن ساڵی 2009 دامەزراوە کەوا توانیتان کۆمەڵک قوتابی پێ بگەین کۆمەڵک تا چەند توانیتوانە کادری باش پێ بگەین کەوا لە ڕووی کشتتوکاڵیەوە بە شێوەشی ئەکادیمی کەواتان و بە حکمی ئەوەیەکەوە ئەو دەڤەرێکی جوانە لە ڕووی کشتتوکاڵیەوە پازەویەکی پانتایی جوانی هەیە لە ڕووی کشتتوکاڵی و خەڵکەکە زیاتر بە خەریکی کشتتوکاڵی ئەوە وەکو بڵین وەکو ئەو پەیمانگایە توانێتەوە قوتابی وا کارا بکەن و خەڵکەکەی ئێرە لە ڕووی کشتتوکاڵی و تەسقیف بکەن. بەڵێ لەبەرەوەی ناوچەکە ناوچەیەکی کشتتوکاڵیە ئێمە وەکو پەیمانگا توانیمانە مامۆستای پسپۆر بە پلەی بەرز بە شادەی بەرز بە دکتۆرا ماستەر دابین بکەین بۆ ئەوی ئەو قوتابیانی کە لێرە وەردەگیرێن بە زانستێکی باش فێر بکەین بە کردداری و بە تیوری بۆ ئەوی بتوانن لە داهاتوودا بتوانن خزمەتی ناوچەک بکەن لەبەر ئەوەی ناوچەیەکی کشتتوکاڵیە مەساحەی واتە ڕووپێی و ئەو پەیمانگەیە تقریبان 96 دۆنمە 96 دۆنم 50 دۆن بووتە بینایە ئەوی تریش بۆ پرۆژەکانی تیوری و توێژینەوەکان چ بۆ قوتابیان چوو مەمەستان بەکاردێن ئێمە وەکو پەیمانگە لە سەرەتاوە نیازماوە و پیوربی واتە بەس کشتتوکاڵی بی بەڵام دواتر لەبەرەوەی ناوچەکەی پێویستی پێ بوو بەشەکانی ترمان کردەوە ئێستا بۆ ئێمە هەردووچی یەکە هەمان گرنجیان پێ دەدەین بەڵام لە لایەنی کشتتوکالی لەبەرەوەی ناوچەکە کشتتوکالی زیاتر گرنجی زیاتر بە کشتتوکالیەکە دەدەین و هەموو شتێکیان بۆ دەڕسین. سەرەتای دروستبوونی ئەو ناوەندە دەگەڕێتەوە بۆ کەی کاکە پێشش بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم سەرەتای دروستبوونی ئەو ناوەندە لە ساڵی 2012 دەست بەکار بوو ئەوە چالێکەکەمان شانۆ بوو شانۆی تاقیکردنەوە لە 2002 مانجی 5 دەست پێ کرد پاشان دەستمان بە خولەکان کرد و بەشەکانی ئەو ناوەندە خۆی لە چەند بەش گرتووە چەند بەش پێکاتوە لە 4 بەش 4 بەش بەشەکان چی بەشی هونەری بەشی وەرزشی بەشی فێرکاری تعلیمی و بەشەکەیت کەش ئیدارێ و لە بەشە هونەریەکان ئەو لە خۆی لە چەند بەش گرتووە هونەریەکان لە شانۆ مۆسیقا شێوەکاری کار و ساڵاتچەکانتان لێرانە زیاتر لە ناوە خۆی یان دەستنە دەرەوەش لە هەولێرشمان هەیە لە هەولێرشمان ئەو کاتی بەڕێوەبەراتی لاوانی هەولێر کە سەرپەرشتی ناوەندەکان دەکاتن ئێمە دەچێن بەڕێوەبەراتی لاوان ئایا لە ناوەندی هەنکاوە یان ناوەندی بەهەرکە ئەوانە دێن ساڵاتچەکانمان لێ ئەنجام دەدەین لە دوایەوەی کەەوە شەڕی داعش و قەیرانی دارایە تەسیری کردووە کەوانە تو چاڵاتچەکانتان کەمتر نەبووەوە طبعا قەیران دەورەچ میم هەیە لە ئەوەی ئێمە چاڵاتچەکانمان ڕاوە نەستاوە ئیشمان کردووە بەس بە سیستەمێکی نزم کراوە بەڵام لە 2016 ئێمە لەگەر ڕێکخراوی یونیسێف پرۆژێکمان کرد ئەو پرۆژەیە تقریبا چاڵاتچەکانی بژاندەوە خاصە لەگەڵ قوتابخانەکان پەروەردە پەروەردە خەبات ئێمە توانیمان بە مای مانگەچی لە 2016 کەمپینێک بکەین 36 چالاکی بەیەک ماوەیەک مانجی بکەین 36 چالاکی ئەو خۆی لە خۆلیەکانی فێربوون بوو زمان کۆمپیوتەر بوو خۆلی خەیاتە بوو دوو شانۆی تیا بوو هەڵپەرچەی موسیقای تیا بوو گۆرانی پێدا بوو شعر پەخشان شێ بوو ئەو خولانەکردنەوەی خولانەتان بەردەوامە لێرانە ئێستا حالێن یەک مانگونی ڕاوەستاوە پرۆژەکەمان بەڵام ئینشاڵڵا پاش مانجی هەفت دەست پێ دەکەینەوە.
هەر لە شارەچەی خەبات سنتەری ڕۆشنبیری خەباتمان لەسەر کردەوە کاکسالار ببینین بە ڕوونکردنەوەمان لەسەر سنتەرە بەوێت. ئێمە وەکو سنتەری ڕۆشنبیری خەبات ساڵانە چەندین چاڵاکی جۆرا و جۆر و هەروە چەندین خۆلی جۆرا و جۆر دەکەینەوە بۆ ئەو هاوڵاتیانێک کە لە سنتەری قەزای خەبات و دەوروبەری قەزای خەبات نیشتەجێن. چاڵاکیەکانی ئێمە فرە جۆرن، چاڵاکیانی ئێمە چاڵاکی باڵێن کردنەوەی خۆلی دوورمانە بۆ ئافرەتان، هەروەکردنەوەی زمانی ئینگلیزیە بۆ هەردوو توێژەکەی گەنجان کە بڵێ کچان و کوڕان. چەندین چاڵاشتر وەک گۆرکشۆپ و لەگەڵ تەنسیقمان لەگەڵ ڕێکخراوەکانی کە هەیە ئەو ڕێکخراوانی کە سەردانی ئێمە ئەکەن چاڵاکی بە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ ئەو سنتەر و ڕێکخراوانەی تیش ئەکەنەوە بۆ ئەوی کە زۆرترین خەڵک زۆرترین هاوڵاتی لە سنووری ئێمە سوودمەند بێت. بەشە و سنتەرەی ئێوە کاکسالار چەند بەش لە خۆ دەگرێتەوە؟ بەڵێ سنتەرەکەی بەڵێ بەشی چاڵاچەکانمان هەیە، بەشی داراییە، بەشی مۆسیقایە، باڵێ بەشی چاڵاکی هونەریە. هونەری بە هەموو شێوەکانەوە ڕوشانەوە شێوەکار و مۆزیکەوش هەی لە بواری چاپەمانی ڕۆژنامەگەریە. بڵێ کاک درێ لە بواری چاپەمانی و ڕۆژنامەگەری ئێمە کاتی خۆی گۆڤاری زێمان هەبوو بە حکمیەوەی کەوا بڵێن زێ لەو سنوورە هەیە گۆڤارەکەمان ناولێنا زێ باوکاری چەند هاوڕەیەکە لە کاری ڕۆژنامەگەریان دەکرد ئەوش مامۆستا عیسا و کۆمەڵێک هاوڕێکە بوون هەستان بە دروستکردن و دەرهێنانی گۆڤاری زێکە کۆمەڵێک بابەتی کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و هەروە چەندین چاڵاشتری لەو گۆڤارە ئێمە بڵاومان دەکردەوە. بەشە و سەرەتا دروستبوونی ئەو سنتەرە دەگەڕێتەوە بۆ کەی و کەی دروست بووە و چاڵاکیەکانتان بە حکمیەوەیکەوە و چەند ساڵەکە قەیرانی دارایی بەرۆکی هەرێمی کوردستانی گوتێتەوە چاڵاکیەکانتان نەوەستاوە؟ بەڵێ بە حکمی وەی کە با بڵێن لە 2005 ئێمە ئەو سنتەرە دامەزرا ستافێککە پێش ئەمە و ستافەکەی کە کۆمەڵێک چاڵاکی و دەوراتیان بۆ ئەو خەڵکی ئەو سنوورە ئەنجامدا لە 2005 و تاوەکو ئێستا کۆمەڵێک ناکرێت لێرە بە یەکێک باسی کەم چکە کۆمەڵێک چاڵاکی لە ڕووی ڕۆشنبیری لە ڕووی کردنەوەی خۆلی جۆرا جۆر کە بۆ هاوڵاتیانی ئەو سنوورە و هەروها بۆ هاوڵاتیانی دەوروبەری قەزای خەبات کراوەتەوە دوای ئەوەی کە لە 2014 هەرێمی کوردستان تووشی ئەو قەیراندارایە بوو سنتەری ئێمە شێکل لەو سنتەرانە بوو کە دەتوانم بڵێم تۆزێک داڕمانی بەخۆوە بینی و هیچ لە ڕووی مادی و هیچ هاوکاریەکی ئێمە نەکرا ئێمە بەڵام کۆڵمان نەدا و با بڵێن لەگەڵ ڕێکخراوەکانی کە هەر چەند ڕێکخراوێک تەنسیقاتمان دروست کرد و تاوەکو ئێستاش سنتەرەکە بەردەوام سیروان ئەوەی خۆتەوە بەنەمەیان شاگردی وەڵا ئی خۆم بخۆم کڕیتم یەک دەفتەرم پێدایە بەوەی ئارێ وەڵا لە بەغدا لۆماتیە ئەوها ئارێ وەڵا چەند بەنەمەت هەیە؟ وەڵا سێ بەلەممەیە ئەوەندی شەوهانە؟ نا دوو بەلەمەکەی دی ئی ماسیگری و شتیوە چکە ئێمە ماسیگرین ئیش کار و کاسیمان لەسەر هەیە و ئەتو خەڵکی ئەو بەرەیانەوە بەرەی خەلکی کەلەچی یاسین ئاغامە کەلەچی یاسین بەرێ ئەو خەموو ئەو خەڵکە معلوماتم هەیە عەرزەدر هەمویان کار و کاسبێ لەسەر ڕاوە ماسی خەڵکە نیوەی ئەگە بڵێم نیوەی تقریبان کەمتر زیاتر هەمووی کار و کاسبێن لەسەر ماسیگریە ماسیشی لێ ئارە وەڵا هێ باشە هەین دەتوانن ژیانی خۆتان بسوڕێن لێرەوە بە تاکید ئەوەش لۆ گەشتیاران ئەوەش لۆ گەشتیارانە و هینایەتم لێرە کار کاسبی پێ دەکەم و خەلکی عەرەبمان دێتێ و هەولێری دێتن دێن ئارە وەڵا کاتێک زیاتر پێشەم زمان دێن پێشەم و جمعانان دێن دووشەمان دێن کافتریایەک شوێنێک نیە وەڵی ئاوی بادینان بەناوبانگە لە بە لافا و شتیوە ناوێرین زۆر مەسرەفی لە دۆ ئاوی بکەن لە بەوەی نەکو لافاوەکە بیبە ئێستا تەماشاکە لە تەلەڤیزیۆنی لە وڵاتان لەسەر و بزێ و بەحروانەوەی کافتریا و ئاخرەوە دەبی لەلایەن حکوومەتەوە پیشگیریمان بکرێتن کە ئێمەش بتوانین گەشت و گوزارێک دروستکەنەوەی خەڵک دڵخۆشبی و خەڵک کاسبی تێ بکە و کوردستان هەمووی خۆی گەشت و گوزارە آخر ئێرە شوێنی گەشتیاری لێ بەڵام لەبەر لافاوەکە کەس ناوێری ئیشی لەسەر خۆنگۆ شارەزای و دەڤەرن دەزانە هەموو زاری ساڵانە لافاوە تا چێن دەردێتن دەتوانەوە کاتە لە پشت لافاوەکانەوە خەریکی ئەخە کاتی دەبیتە هاوین ئاوەکە کەم دەبێتەوە دەبی جارش کە تەحویلکەنەوە سەر ئاوەکە ناکە بەڵام شتێکی شێ خەڵکی زیاتر بە هاوینە ڕوو لە گەشتەکان دەکات بەڵێ ڕاست
شاری خەبات بەجی دەڵێن گەڕێنەوە ناو ئۆتۆمبیلەکەی کاروان بەردەوامە بەرەو شار و شارۆچکەیەکی تر و لەگەڵ هونەرمەندێکی تر من لێرەوە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ و لەگەڵ ئەم گۆرانیە چاومەژێڕە لە چاوم وەشەت دەبم بۆ نیگات چاومەژێڕە لە چاوم وەشەت دەبم بۆ نیگات وەختە سوێن بۆت بێتەوە لە دیار تەماشای باڵات وەختە سوێن بۆت بێتەوە لە دیار تەماشای باڵات